بێزاری تاک لە حکومڕانی هەرێم و بەغدا دەگەڕێتەوە بۆ لە بەرچاو نەگرتنی پێوەری هاوڵاتی بوون و مافی تاک بێ جیاوازی. کۆمەڵی ئیسلامی کوردستان دەیەوێت پێوەری هاوڵاتی بوون بکاتە بنەمایەکی سەرەکی بۆ دامەزراندنی دەوڵەتێکی مەدەنی و دامەزراوەیی، هاوڵاتیەکی عەرەب لە بەغدا و هاوڵاتیەکی کورد لە سلێمانی وەک یەک لە مافەکانیان سوودمەند بن. ئەندامێکی لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵ باوەڕیوایە لە ڕابردوودا یەکێتی و پارتی بە ناوی گوتاری نەتەوەیی و وەرگرتنەوەی مافی تاکی کوردی چوونەتە بەغدا و تەنها کاریان بۆ خۆیان و حیزبەکانیان کردووە، بۆیە ئەوان دەیانەوێت لە بەغداوە مافی هاوڵاتی کوردی وەربگرنەوە. ئەوانەی نەنەرایەتی کوردیان کردۆ بە تایبەتی یەکێتی و پارتی لە عێراق هاوڵاتی کورد ئێستا تووشی کۆمەڵی مەزڵەمەت و تووشی کۆمەڵی ستەم و قوربانی بۆتەوە. مەسلەی هاوڵاتی بوون بۆیە ئێمە خچمانەتە ناو بەرنامەکەمانەوە وەکو کەناڵێکی گرنگ کە ئێمە دەتوانین مافەکانی کوردی لە ناوەندی عێراقا پێ بەدەستبێنینەوە. ئێمە ناتوانین بە ناوی گوتارێکی تەزویری نەتەوەییەوە شەڕ بکەین خۆمان و میلەتی کوردیش قەتیسکەینەوەکو ئێستا قەتیسە لە چوارچێوەیەکی بەرتەسکە و ببین بەمای نەهامەتی بووی، چونکە دەرکەوت شیعاری نەتەوەی لە ڕابردووە کە یەکێتی و پارتی بەرزیان کردوتەوە، شیعارێک بۆ مای نەهامەتی بۆ کورد و هیچ پولێکی قەڵبی نەکردووە لە بەغدا و ئەو خێر و بێرەش کە هەبووە بەدەست هاتووە هەمووی چۆ بۆ دوو بنەماڵەیە بۆ دوو گروپی سیاسی. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت بەپی کارنامەکەی لە هەڵبژاردنەکەدا هاوڵاتی بوون بکاتە بنەمای سەرەکی دامەزراندنی دەوڵەتی مەدەنی و کار بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی پرۆسەکانی بەناوەنفال و کیمیاباران و ڕاگواستنی زۆرم لێو قوربانیانی تیرۆر بکات و گەشە بە خزمەتگوزاریە تەندروستی و فێرکاریەکان و بەگشتی وەرگرتنەوەی مافی تاک و هاوڵاتی بوون بکات. کاندیدانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیش دەیانەوێت بەپی کارنامەی لیستەکەیان کە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوی گرتووە مافی تاکەکان بێ جیاوازی لە نێوان عەرەب و تورک و ئاینەکان وەک هاوڵاتی بوون بچەسپێنن. پێغەمبەرمان پێش هاتنی ئیسلامیش گرنگی داوە بە هەر هاو تاکێکی ناو مەککە و بە دیفاعی لە مەزلومەکان کردووە. ئەمە پەیامی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلامە. بەڵام ئەگەر وەک هاوڵاتی بوون سەرنجی ئێمە ئەبینە نوێنەری ئینشاءالله بینە نوێنەری هەموو تاکێکیم عێراقا ئەبێ هەوڵی یەکسانی بوونی داهات و شایستەدارایی و مافە دەستوریەکان بۆ هەر تاکێکی کوردستان و بۆ تاکێکی عێراق هاوتا بکرێ و ئێمە گرنگیدان و کارەکانی ئێمە و بۆ پەڕێتواناشمانەوە هەوڵ لەسەر ئەوادەین. گەرچی لە ڕابردوودا کارنامە و بانگەشەی دوو حزبی دەسەڵات بەدەستێنانی مافی گەلی کورد بووە لە بەغداوە، بەڵام نەکنیان توانیوە مافی کورد بەدەستبێنن، بەڵکو مافی تاکەکانیشیان پێشێل کردووە و بەهۆی بەرژەوەندیە حزبی و شەخسیەکانی خۆیان لە بەغداوە جیاوازیان لە نێوان هاوڵاتیەکی کورد و عەرەب دروست کردووە کە تاکێکی کوردی لە زۆرێک لە مافەکانی لە بەغداوە بێبەش کراوە و ئەوەشی دەتوانێت مافی هاوڵاتی بوون بۆ تاکەکانی کوردی بگەڕێنێتەوە. تەنها ئەوانن کە مافی هاوڵاتیانیان نەکردووەتە قوربانی بۆ بەدەستێنانی بەرژەوەندیە حزبی و شەخسیەکانیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.